بەمبەستی ناونانی قوتابخانە و خوێندنگاکان ئەم پارساڵ لایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی کوردستانەوە کتابێکمان بووە و بە لیژنەیەک تشکیلکەین بۆ ناونانی قوتابخانەکان ئێمە وەکو گشتی پەروەردەی سلێمانی لیژنەیەکمان پێکەنا بە سورەکاتی بەڕێزی یاریدەری بەڕێوەبەری گشتی بۆ کاروباری تەکنیکی و بەڕێوەبەری پلاندانان و بەڕێوەبەری خۆیەتی و میلاک و بەڕێوەبەری تەکنیکی و بەڕێی سەرپەرشتیکردنی پەروەردەی دڵنیایی جۆری سلێمانی سێقەی ناونانی قوتابخانەکان لەلایەن یەکەی سەرپەرشتی پەروەردەی قەزاخانە بەرزەکرێتەوە بۆ بڕەتی گشتیمان بۆ لیژنەی تایبەت بە ناوی قوتابخانەکان ئەگەر ناوەکە دووبارە نەبێت و بەهای پەروەردەی هەبێت یەکسەر ناوەکە داهانین و ئەگەرنا زانیمان ئەم قوتابخانەیە ئەم ناوی کە دانراوە ناوەکە دووبارەیە و یاخود لەگەڵ بەها پەروەردەیەکان ناگونجێ ئەمە بە هەمانجی لەگەڵ بەشێک لە مامۆستانی زانکۆی سلێمانی ئەو فەرهەنگە کوردیانی کە هەیە چەندین ناوی سادە و ئاسانمان بۆ قوتابخانەکان داناوە و نابێت لە سنووری پەروەردەی قەزاکان ناوەکان دووبارە بێتەوە و منداڵی باخچی منداڵان و قوتابخانەکان بە ئاسانترین شێوە ناوەکەی بزانێت و نووسراوێک لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستمان گرت نابێت هیچ قوتابخانەیەک بە ناوی شەهیدە سەربرزەکانەوە بکرێت بۆ ئەوەی جیاوازی نێوان شەهیدەکان نەکرێت هەموو شەهیدەکان مڵکی کوردستانن ئێمە ناتوانین ناوی قوتابخانەیەک بە ناوی شەهیدەوە بنێن وەکو پێشتر باسم کرد تەنها دەبێت ناوەکە بەهایەکی پەروەردەیی هەبێت و دووبارە نەبێت لە سنووری بەڕێوەبەری پەروەردەی قەزاکاندا دەست